هەم داهێنگەکان پێویستیان بەوە هەیە هەوڵ و ماندووبوونی زیاتر لە درێژەی داهێنانەکانی بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بۆ زیاتر هەندانی دام و دەستگاکانی سەر بە بەڕێوەبەرایەتەکەی تا باشتر خزمەت بکەن بۆ سێم ساڵی لەسەر یەک ئەنجامی هەڵسەنگاندنی دایەنگا حکمی و تایبەتەکانی بۆ ساڵی 2019 ڕاگەیاند. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکومەتی هەرێم هەڵسەنگاندنەکە با داهێنانێکی کەموێنە ناو دەبات و دەشڵێت هەوڵ دەدەن ئەم پرۆسی هەڵسەنگاندنە بۆ پارێزگاکانی دیکەش بگوازنەوە. خۆی هەر پرۆسی هەڵسەنگاندن پرۆسەیەکی گرنگە نەک بۆ دایانگەکان بۆ هەموو دام و دەستگاکان بۆ هەموو وەزارەتەکان. ئەمە ئەبێتە هۆکاری گەشەکردنی ئەو دام و دەستگایانە ئەو وەزارەتانە ئەبێتە دروستبوونی کێبڕکێ لە پێناوی کاری باشتر بۆیە ئێمە ئەم پرۆسێ بە پرۆسەیەکی گرنگ نەزانین و دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی پارێزگای سلێمانیەکەین کەمە داهێنانێکی گەورەیە توانی ویانە داهێنگاکان کە هەستیارترین خۆناغی ئینسانە کە مناڵ یەکەم جارە لە خێزانێتە دەرەوە ئەچێتە ژینگەیەکی تازەوە بۆیە ئەمە بێتە کێبڕکێ بۆ ئەوەی زیاتر پەروەردەی مناڵەکان بکەن زیاتر کەسی تەندروست ئامادە بکەن بۆ ناو کۆمەڵگا بە دڵنیاییەوە هەر کارێکی باش لە هەر پارێزگا بکرێت ئێمە یەکسەر ئیگوێزینەوە پارێزگاکانی تر. خاوەنی دایانگەیەکیش کە دایانگەکەی لا گروپی ئەیدایە دەڵێت بەر لە پرۆسی هەڵسەنگاندنەکان کردنەوەی دایانگا بابەتێکی بازرگانی بوو بەڵام لەم سێ ساڵەدا دایانگاکان بەرەو پێشچوونی دیار و بەرچاوی بەخۆوە بینیوە. ماوەی 13 ساڵم لە دایانگە کارەکەم و لە سەرەتای کارکردن وانە تاوکو ئێستاەوەی من بینی بووم لە ناو دایانگەکانە هەر کەسە بۆ خۆی کاری ئەکە جاروا بۆ خشتەی خۆراکیش نەبوو بەڕاستی هەر دایانگە و بە ئارەزوی خۆی ئیشیە بر بەڕێوانێ بەڵام ماوەی لە 2010 و 2019 دەستکرا بە هەڵسەنگاندنی دایانگەکان و زۆر سوودێکی زۆری هەبوو بۆ ئەوەی کەوا منافەسەیەکی شەریفانە دروست ببێ لە نێوان دایانگەکاندا. ئەم منافەسێژ وای کرد کە لە پێشا لە گروپی دیمان هەبوو یعنی دی نزمترین گرۆپ بوو ئێستا وا بردووە خەریکە ئەوانە کەمە بێتەوانێ و هەر دایانگە هەوڵەیە پلە بە پلە بەرەو پێشتر بچێ من تەمەنای ئەواکەم هەموو دایانگەکان بێنە گروپی ئەوانێ. بەڕێوەبەری چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی ئاماژە بەوە دەکات هەموو هەوڵێک دەخەنە گەڕ تا زۆرترین خزمەتی منداڵان بکرێت و کاری دایانگەکان نەبێت بە کارێکی بازرگانی. چی بکەین بۆەوەی دایانگە نەبێتە شوێنێکی بازرگانی لە ڕاستی ئەمە زۆر گرنگە بابەتی تەندروستی بابەتی پەروەردە بابەتی چاودێری کۆمەڵایەتی زۆر هەستیارن کاتێک لە کەرتی تایبەت ئیشیان تیاکە حکوومەت دەبێت بە سیاسەتێکی زۆر تۆکمە چاودێریەکی ورد بکە لە چوارچێوەی سیاسەت و پلان و بەرنامەی حکوومەت هابن بۆی ئەو بابەتانە نەبێتە بابەتی ئیستیغلالکردن بە خۆشحاڵیەوە لە سنووری پارێزگای سلێمانی ئەو پەڕیتوانە هەوڵمانداوە بکەین و هەموو لایەک دڵنیاکەینەوە کە دایانگەکان بە تەواوەتی چاودێری ئەکرێن و ئەو کارەی کە لە دایانگەکان بەڕێوەچێت لە هەر بوارێکە لەژێر چاودێریەکی وردایە. لیژنەیەکی تایبەت هەڵسەنگاندنەکەی ئەنجامدا بوو تێیدا دایانگەکان لە سەراستی خزمەتگوزاری و باشییان بەسەر 5 گروپدا دابەش کرابوون ئەوانیش گروپەکانی ئەی و بی و سی و دی و ئی بوون کە بە وتەی بەرپرسانی لیژنەی هەڵسەنگاندن سێ گروپ یەکەم ئاستیان باشە و دوو گروپی کۆتاییش لاوازن و دەبێت بە خۆیان دابشنەوە و کەم و کوڕەکانیان بۆ ساڵی ئایندا چارەسەر بکەن. ڕاستی حەمە ئەمین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.